كان لو نقطة دەست پێکەم کە بۆتە کێشەیەکی گەورە بەڕاستی لە نێوان یاسا مافەروەران و محامەکان. من شخصی خۆم ئەگەر خۆم شخصی ڕێی خۆم بڵێم بەڕاستی من پشگیری مافەروەرانم. ئەو یاسایی کە دەرچوو بەڕاستی ئەو هەموارکردنەوەی کە لە یاسای محامات کرا ئەتوانە بڵێم کوردەواری خۆمان ئەڵێ کراسێک بوو دوورا بۆ بەرگی کۆمەڵێک محامی. یعنی غەدرێکی گەورە بوو لە مافەروەران کرا بە تایبەتی ئەو مافەروەرانەی کە خزمەتێکی باشیان هەیە لە بوارەکەی خۆیانە کە شارەزاییەکی باشیان هەیە کە من بەشانازی و ئێڵم زۆربەی جار اعتیماد دەکەمە سەر توانە و قابلیەتی کۆمەڵک قانونی لە دایرەکانە بەو شارەزایی کە هەیەە کە لە بوارەکەی خۆیانە زۆر لە من شارەزاترن. بۆی ئەو مادەی 19 بوو پێم وایە لە قانونی محامەت کە دیاری کراوە کە هەر داوایەکی حکومی کە قیمەتەکەی لە 3,750,000 زیاتر بێ نابێ قانونی مافەروەر ئامادە بێ یاسایی ئامادە بێ ئەبێ محامی بگرن. لەگەڵ ڕێزمە بۆ محامی من خۆشم 10 ساڵ محامی بووم. ئەمە معنایەوە نییە کەمکردنەوە بێ لە ئاسی محامی، بەڵام بەڕاستی غەدرێکی گەورەیە تۆ قانونیەک هەموو ئەرکەکان لە ئەستۆی ئەو بێ، هەموو ئامادەکردنی هەموو معلوماتەکان هەموو دادبینەکە هەموو شتەکان لەسەر ئەو بێت، جەلسە بە جەلسە حاضر بێ لەناو قاعەکە وەکو کەسێکی غەریب دانیشێ هەموو ئیشەکان ئەو بیکا، بەڵام دوایی ئەتعابەکانی بۆ محامەکە بێ. مشکلەیە ئەتعابیش بەلایە بەڕێزان تۆ هەر قانونیەک بۆ ئیسبەینێ هەر بەڕێزێک لە ئێوە طموحی ئەوەی هەیە ئیسبەینێ ببێ بە دادوەر ببێ بە داواکاری گشتی حەقی خۆیەتی، ئێمەش بۆ فلتەرەی ئێوە هاتوین. يعني تو أبي بو أوي خدمتي قضائية أبي صالانة بلاي كم وبينج دعوات أبي برزان. يا باشا تو من ليوا برسم آية دعوة هي قيمتي ل 6,500,000 دينار كم تربيه نيمانا بتايبتي دعوة حكومي كواتا تو مبدئيا يعني تو هيش دعوة يقبضني حاضر بي كواتا من قانوني شيم ليش دعوة حاضر بم